بەردەوامی لێبڕینی موچەوای کردووە فەرمانبەران ناوی لێ بنێن لێدزینی موچە بۆ ئەم مانگەش حکوومەت بڕیاری داوە درێژە بەستەمی لێبڕینی لە سەدا 21 موچە بدات. ئەوەش فەرمانبەرانی زیاتر نیگەران کردووە و دەڵێن پێویستە چیتر ئەو ستەمە کۆتایی پێبێت. بەڕاستی ئەمە زوڵمێک و ستەمێکی زۆر گەورەیە کە حکوومەتی هەرێم لە هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێم ئەکات بەگشتی، چونکە هەم لە ڕووی داراییە و هەم لە ڕووی هەموو ئەو نەوت و داهاتی هەرێمەوە هەروەها بە بۆچوونی هەموو پەرلەمانتاران و بە دواداچوونی پەرلەمانتارەکان و هەروە زۆربەی لێپرسراوەکانی تریش کە خۆیان لە تەلەڤیزیۆنە ڕایەگەیەن بە شێوەیەکی ئاشکرا کە داهاتی هەرێم شکر لە بەرزبوونەوەدایە و هەم لە ڕووی نەوتەوە هەم لە ڕووی داهاتی دۆلارەوە. بەڕاستی ئەمە زوڵم و ستەمێکی زۆر گەورەی لە فەرمانبەرانی هەرێم دەکرێت. داتایەک هەیە بەس تەنها لە دۆلارە، لە دابەزینی دۆلارە لە 122 بۆ 145 و 146 ئەوانە نزیکەی ملیارەها دینار و دۆلارمان بۆ گەڕێتەوە لە ڕاستە. ئەمە ستەمێکە بە حەقەت جێی قوبوڵکردن نییە. من یەک قسە لە کۆتایی مقابلەکەکەم. ئینسان کە درۆی کرد ئەتر پێویست ناکە بەڕاستی کاک سامان قسەی بۆ بکەیت، یعنی قسە بۆ چیەکەیت؟ بۆ درۆزن. شارەزایانی بواری یابووری ئاماژە بۆ دەکەن حکوومەت بۆ لێبڕینی موچە هیچ پاساوێکی پێ نییە. پێویستە حکوومەت دوای نەمانی شەڕی داعش و نەمانی ئاوارە ژیانی وڵاتیەکانی باشتر بکردایە، نەک بە پێچەوانەوە لە لێدزینی موچەکانیان بەردەوام بێت. هەموو ئەو بیان و پاساوانەی کە حکوومەت بەکاری هێنا یەک بە یەک ڕەبینەوە بە دابەزینی نرخی نەوتیشەوە ئەویش چۆنڕێ ئەو بیانۆشی بەدەستەوە نەما. ینی حکوومەت ئێستا دۆخی دارایی لەو پەڕی باشیایە و هەموو هۆکارەکان ڕوو لە باشبوونن، بەڵام حکوومەتی هەرێم چۆنڕێ هەر لەسەر گەندەڵی و هەر لەسەر دۆخەنا لەبارەکی خۆی بەردەوامەکە بەردەوام زوڵم لە هاوڵاتیەکانی خۆی و سەم لە هاوڵاتیەکانی خۆیەکە. نرخی نەوت و دۆلار بەرز بووەتەوە، بەڵام حکوومەت بێ ڕەچاوکردنی ئەم دۆخە نوێ و ئەو داهاتە زۆرەی ئێستا دەستی دەکەوێت لە لێبڕینی موچە بەردەوامە بەبێ ئەوەی کە هیچ گرنتیەکە بێت تا فەرمانبەران بتوانن لە داهاتوودا ئەو بڕەموچەی پێیان نادرێت وەری بگرنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.